سلام جەماعەت مۆزوعی من لەگەڵ ڕاژان و دەریا لەسەر دیپ ڤین ترۆمبۆسیسە DVT بە کورتی. کۆنتێنتەکانمان لە ئینترۆدەکشنەوە هەتاوەکو میکانیکس ئەند ئیکویپمنت من باسیەکەم، دوای ئەوە ڕاژان باسیەکات هەتاوەکو تایپەکان، ئەنجە دەریا و دووبارە دیسان ڕاژان دەکەن. دەستپێک باسی ئەوەکەین کە DVT چییە؟ کڵۆتبوونی خوێنە یاما بڵێین مەینی خوێنە لە قوڵایی ڤینەکان و بەتایبەتی لە قاتە و ئەم کڵۆتبوونە ڕێگرە بێ لە بڵەد فلۆ و ئەبێتە هۆکارێک بۆ ئازار و ئەستووربوون. مەترسی ئەم خوێنمەینە ئەوەیە کاتێک کە ئەو بەشێکە خوێنەکە کەمەییوە لە پریلۆنگ ڕێستا بگەڕێتەوە بۆ ناو لەنگ کە تووشی نەخۆشیەکەت ئەکا پێی ئەوترێ پاڵمنەری ئیبۆلیزم PE کە ئەویش نەخۆشیەکی ترسناکە و خەتەرە بۆ ژیانی نەخۆشەکە. causes and risk فاکتەرەکانمان DVT زۆر هۆکار هەیە کە بەسای ئەوە DVT ڕوئەدایەکێ لەوانە سەفەر بۆ ماوەیەکی درێژ یان ئەو نەخۆشانەی کەوا لە جێگا کەوتون یان دانیشتن بۆ ماوەیەکی زۆر، عملیات یان ئینجری بۆ ڤین، ئەوانی کە نەخۆشی دڵیان هەیە، ئەوانەی قەڵەون، ئەوانەی زگیان هەیە، ئەوانەی کانسەریان هەیە، سمۆکینگ یان جگەرە کێشانیان، ئەوانەی کە ڕێزیم ئەکەن بەڵام بە شێوەیەکی هەڵە، یانیش ئەوانی کە تووشی وشک بوونەوە هاتوون دیهایدرێشن. هەندێکش هەیە لە شتەکە بۆ ماوەی و لە خێزانێکیانە هەیە یعنی لە فامیلی تریەکی ئەوانە هەیە. common symptomsەکان the common sign or ئەو نیشانەی کە زۆر دیارە تایە، یەکێکیان وتمان ئازارە، ئەستووربوونە یان سووربوونەوەیە لەو بەشەی قات یان با بڵین گرژبوونی ئەو شوێنەی کە با بڵین DVTەکەی تیا ڕووداوە کا لێم قات یانی چۆ یانی پشتی تۆک بەرەو خوارەوە لە ڕسمەکەش وا دیارە. لەوانەیە پێستەکە گەرم بێت یان سوور ببێتەوە و لە هەندێک کەیسە ئەسڵەن هەر هەستی پێ ناکەی نیشانەکان تیای دەرناکەوێت، ئەوە پێی ئەوترێت silent DVT. بۆچی ئەڵتراساوند بەکاردێت بۆ دەستنیشانکردنی DVT؟ وتمان ئەڵتراساوند وەکو توڵێکی سەرەکی بەکارهێنین بۆ دەستنیشانکردنی DVT، هۆکارەکانیشی لەبەرەوەی سەلامەتە، خێرایە، بێ ئازارە و ڕادیێشن پێویست ناکە بەکاربێنین. ئەوە یارمەتی دکتۆرش هەدا بۆی ببینێت ئایا ئەو ڤینە کراوەتەوە بڵۆکجی هەیە یان ئەها بڵەد فلۆەکەی تەبیعیە یان نا. ئامادەکاری نەخۆش تەبان وەک ڕادیێشن نیە، شتێکی وە تایبەتی تیان نییە، پێویستی بە ڕۆژی بوون نیە، پێویستی بۆ نییە کە ئاوێکی زۆر بخواتەوە وەک لە ئەڵتراساوندی احتیادی کە پێویستمان پێیەتی بۆیە هالین ئۆرگنەکان لێک جیا بکەینەوە و لەیەرێک دروست بێت بەسای ئاوەکەوە. پێویستەکە کە شتێک لەبەر کە ئەها بجوڵێت یانی شتێک تەنک بێ، شتێک کە لوز بێ بەشکم بتوانین بە احتیادی ئەگزامنی ئەو شوێنە بکەین بۆ شوێنی قاتەکە و پێویستە خۆمان لا بدەین لە بەکارهێنانی کرێم لۆشن لە ڕۆژی بە سکانکردنەکە و دانانی نەخۆش بە احتیادی نەخۆشەکە درێژە بێت تقریبا تۆزە قاتی ئەنوشتێنێتەوە بۆ ئەوەی پرۆبەکە بە احتیادی لەسەری بێنین وەک لە ڕسمەکەش دیارە. ئەو ئیکویپمنتانی کە بەکارهێنین های فریکوێنسی پرۆبە بۆ ئەوەی ڤینەکان ببینین، لینیر پرۆب بەکارهێنین کە لە بینی 5 بۆ 10 مێگاهێرتزە کە عادەتەن بەس بۆ قات بەکاردێت و کێرڤت پرۆب لە بینی 2 بۆ 5 مێگاهێرتزە کە ئەوە بۆ قوڵتر بۆ ڤینە قوڵەکان بەکاردێ و چەند براندێکمان هەیە کە بەناوبانگترن و بەربڵاوترن وەک لە GE، Philips، Siemens and Mindry.
لەم سلایدەدا باسی سێ زۆری سەرەکی DVT دەکەین بەپێی تەمەنی خوێنمەینەکە. یەکەم زۆریان بریتیە لە ئەکیوت DVT. ئەو زۆرە ماوەیەکی زۆر بەسەر دروستبوونیدا تێنەپەڕیا و هەروەها لەسەر سۆنەر خوێنمەینەکە نوێیە و نەرمە و لەوانەیە بەشێکی کەم ڕێکخراوی و دەمارەکەش بەهۆی خوێنەمەینەکە گەورە بووە یاخود بڵێن هەڵاساوە. زۆری دووەمیان بریتیە لە سەبئەکیوت DVT، یعنی خوێنمەینی ژێرکوتوپڕ. ئەم خوێنمەینە ماوەیەک بەسەر دروستبوونیدا تێپەڕیوە و لە قۆناغی ناوەڕاستدایە، واتە ماوەیەکی زۆری بەسەردا تێنەپەڕیە و زۆر تازەش نییە. لەسەر سۆنەر خوێنمەینەکە بەشێکی لێ ڕێکخرایە، یعنی پارشەل ئۆرگەنایزد، وردە وردە دەست بە توورموون دەکات و هەروەها ڕووناچیەکەی لەسەر شاشەی سۆنەرەکە مامناوەندە لە نێوان ئەکیوت DVT و کرۆنیک DVT دایە. و هەروەها زۆری سێیەمیان کرۆنیک DVT، واتە خوێنمەینی درێژخایەن کە کۆتا جۆرە، ماوەیەکی زۆری بەسەردا تێپەڕیە و لەسەر سۆنەر خوێنمەینەکە کۆنا ڕەق و توندە و ڕووناچیەکەی زۆرترە لە هەردوو زۆرەکەی دیکە لەبەر ئەوەی خوێنەکە بە تەواوەتی توند بووە و هەروەها دەمارەکە بەهۆی توندبوونی ئەو خوێنە تەسکتر دەردەکەوێت یاخود بڵێن بچووکتر دەردەکەوێت و لەوانەیە دیوارەکانی ناڕێک بن. وەک لە وێنەکاندا دیارە، لە وێنەکانی خوارەوە بەشی لای چەپ شێوەی دەمارەکە و خوێنبەستەکە نیشان دەدا، لای ڕاست سێ وێنەی سۆنەری ڕاستەقینەیە. لە ئەکیوت DVT دەمارەکە گەورەیە و یعنی خوێنمەینەکە نەرم و کاڵە. لە سەبئەکیوت DVT ڕووناچیەکەی هەندێک زیاترە لە ئەکیوت DVT و کەمتریشە لە کرۆنیک DVT. لە کرۆنیک DVT دەمارەکە بچووک بوویتەوە و خوێنمەینەکە ڕەق و زۆر ڕووناچیش دیارە. بەگشتی تێگەیشتن لەو زۆرانە زۆر گرنگە بۆ ئەوەی بزانرێت چارەسەری پێویست کامەیە. DVT کتوپڕ پێویستی بە چارەسەری خێرا هەیە بۆ توانەوەی خوێنمەینەکە، بەڵام DVT درێژخایەن زیاتر لەوانەیە پێویستی بە بەڕێوەبردن و کۆنتڕۆڵی درێژخایەن بێت. پاش خوێنمەینی کتوپڕ، واتە پاش ئەکیوت DVT، قۆناغی دووەم دێت کە پێی دەوترێت سەبئەکیوت DVT، یعنی خوێنمەینی ژێرکوتوپڕ. خوێنمەینی ژێرکوتوپڕ ئاماژەیە بۆ خوێنمەینێک لەناو دەمارێکی قوڵ کە دەکەوتە قۆناغی ناوەڕاستی گەشەکردن لە نێوان خوێنمەینی کتوپڕ، یعنی ئەکیوت DVT، و خوێنمەینی درێژخایەن کرۆنیک DVT. لەم قۆناغەدا خوێنمەینەکە نە بە تەواوەتی نوێیە نە بە تەواوەتی کۆن بووە، بەڵکو بڵێن دەستی بەڕێکخستن کردیە. بە شێوەیەکی گشتی DVT سەبئەکیوت DVT لە نێوان 7 لە بۆ 6 هەفتە لە دوای دروستبوونی یەکەمین خوێنمەینە کتوپڕەکە کە ئەمە پێی دەڵێن ئەکیوت DVT ڕوودەدا. یعنی کاتێک کە DVT ڕوودەدا لە بۆ یەکەم جار ئەکیوت DVT، 1 هەفتە لە بۆ 6 هەفتە کە ئەو مودەی بەسەردا تێپەڕبی، ئەمە پێی دەڵێن سەبئەکیوت DVT.
ئەگەر تەماشای ئەو وێنەی سۆنەرە بکەین کە دانرایە و فەرقی پێ بکەین لەگەر وێنەی ئەکیوت دیڤیتی دەبینین کە ئەو وێنەیە هەندێک ڕووناکترە. ئەوەش نیشانەیە لە بۆ ئەوەی کە ئەو خوێنمەینە ماوەشی بەسەردا تێپەڕیە، لۆیە پێی دەوترێت سەب ئەکیوت دیڤیتی. و هەروەها دەبینین کە لێرە خوێنە مەیوەکە لەبەر ئەوەی مودەشی بەسەردا تێپەڕ بووە چڕتر بوویتەوە و زیاتر ڕووناکتر دەردەکەوی و دەستی کردێ بە تووندبوون، یعنی هەروەکی خۆی نەمایە و ماوەشی بەسەردا تێپەڕیە. کۆتا جۆر و قۆناغ بریتیە لە خوێنمەینی درێژخایەن کڕۆنیک دیڤیتی. ئەمە بۆ خوێنمەینە دەوترێت کە ماوەشی زۆر بەسەریدا تێپەڕیە و لە قاسدا جێگیر بووە. لە دیڤیتی درێژخایەندا نیشانەکان بە زۆری بریتینە لە هەڵاسانێکی درێژخایەن و گۆڕانکاریەکە ڕەنگی پێست. ڕەنگی ئەو پێستە چۆن دەگۆڕێت کاتێک کە ئەو خوێنە لەناو ئەو دەمارە دەمەیی زیان بە دەمارەکە دەگەیەنی ئەوەش دەبتە هۆی ئەوەی کە ڕەنگی پێستەکە بگۆڕێت لە بۆ ڕەنگەکی تۆخ یاخود قاوەیی. لە کاتی سۆنەرکردندا کڕۆنیک دیڤیتی زۆر جیاوازتر دەردەکەوی لە ئەکیوت ئان سەب ئەکیوت دیڤیتی. ئەمە ئەگەر تەماشای وێنەکەش بکەین دیارەکە یعنی ڕووناکترە و دەبینین دەمارەکە کە لە سەب ئەکیوت دیڤیتی و ئەکیوت دیڤیتی دەماندی دەمارەکە گەورە دەبوو، یعنی ئەستور دەبوو. بەس لە کڕۆنیک دیڤیتی دەبینین دەمارەکە تەسک بوویتەوە بەهۆی ئەوەی کە خوێنەکە بە تەواوەتی مەیە لەناو دەمارەکە. و هەروەها خوێنە مەیوەکە زۆر ڕووناکتر دەردەکەوی وەک لە سەب ئەکیوت دیڤیتی و ئەکیوت دیڤیتی لەبەر ئەوەی ماوەشی زۆری بەسەردا تێپەڕیە و خوێنە مەیوەکە بە شێوەیەکی پتە و لکاوە بە دیواری دەمارەکانەوە کە ئەوەش بوویتە هۆی ئەوەی دەمارەکە تەسک بکاتەوە لە جیاتی ئەوەی وەکو سەب ئەکیوت دیڤیتی و ئەکیوت دیڤیتی دەمارەکەی گەورە بکە. و هەروەها ئەو خوێنە مەیوە لەناو ئەو دەمارە لەوانەیە ببتە هۆی دروستبوونی زیانی درێژخایەن و هەروەها لەوانەیە گەلێک دەماری بچووکی نوێ لە دەوروبەری دروست ببن کە پێیان ئەو دەمارە بچووکانە کە دروست دەبن پێیان دەوترێت کۆلاتڕەڵ. ئەم دەمارانە هەوڵ دەدەن ڕێڕەوەشی تری خوێن ببینەوە لە ئەوەی یعنی پێیدا تێپەڕبن. ئەگەر تەماشای وێنەی ئەو وێنەیە بکەین کە دانرایە و جیاوازی پێ بکەین لەگەر ئەکیوت دیڤیتی و سەب ئەکیوت دیڤیتی دەبینین لێرە ڕووناکیەکەی زیاترە، یعنی بەشی ناو دەمارەکە زۆر ڕووناکە و دەمارەکەش کەمەک تەسک بوویتەوە کە ئەو دوو نیشانەیە هەردووکیان لە بۆمان دیاری دەکەن کە ئەوە کڕۆنیک دیڤیتیە، یعنی خوێنمەینی درێژخایەنە و ماوەشی زۆری بەسەردا تێپەڕیە. پاش ئەوەی کەیسەکانی دیڤیتیمان ڕوون کردەوە ئێستا باس لەوە دەکەین بۆچی سۆناریان ئەڵتراساوند باشترین ڕێگایە بۆ دیاریکردنی دیڤیتی. یەکەم سوودی ئەوەیە کە ئەمنە لە بۆ هەموو کەسێک و هیچ زیانێک بە نەخۆشەکە ناگەینی. دووەمیان پێویستی بە لێدانی دەرزی نییە یاخود ڕەدیێشن بەکار ناهێنی، ئەمەش وا لێ دەکات کە زۆر گونجاو بێت لە بۆ ئافرەتانی دووگیان بەتایبەت یاخود ئەوانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە. سێم سوودی ئەوەیە کە ئەنجامەکانی خێرانە، واتە ئەمە دەتوانین لە ماوەی چەند خولەکێکدا ئەو سۆنەرە ئەنجام بدەین لە بۆ ئەو نەخۆشە و ئەوەش زۆر گرنگە لە کاتی فریاکەوتنەکاندا. کۆتا سوودی ئەوەیە کە دەتوانرێت دووبارە بکرێتەوە بۆ بەدواداچوونی پێشکەوتنی چارەسەرەکە، یعنی ئەمە دەتوانین چەند جارێک ئەو سۆنەرەی دووبارە بکەینەوە لۆ ئەوەی بە باشترین شێوە چارەسەری بکەین و بزانین کە ئەو نەخۆشە چی هەیە چ جۆرێک لە دیڤیتیەکانە. لەبەر ئەوەی کە ڕێدیێشن بەکار ناهێنی هیچ مەترسیەکی نییە لە دووبارەکردنەوەی لە بۆ ماوەشی زۆر و زیان بە نەخۆشەکە ناگەینی. بە کورتی سۆنەری دیڤیتی کەرەستەی سەرەکیە لە بۆ دەستنیشانکردنی دیڤیتی لەبەر ئەو سوودانەی کە باسمان کرد. هەرچەندە سۆنەر سوودێکی زۆری هەیە بەڵام چەند سنوورداریەتی و کەموکوڕیەک هەن کە پێویستە ئاگاداریان بین لە کاتی دەستنیشانکردنی دیڤیتیدا. یەکەم و گرنگترین خاڵ ئەوەیە کە زۆر پشت بە لێهاتووی و شارەزایی ئەو کەسە دەبەستی کە سۆنەرەکە دەکات، واتە ئەنجامەکە ڕەنگە جیاواز بێت لە کەسێکەوە بۆ کەسێکی تر بەپێی ئەزموونیان، یعنی کەسێک کە دەستێرای دکتۆرێک لە بۆ سۆنەر لە بۆ ئەوەی دەستنیشان بکات چ جۆرە یعنی دیڤیتیەکی هەیە ئەکیوتە سەب ئەکیوتە کڕۆنیکە پێویستە ئەو شەخصە لێهاتوو زیرەک بی و بتوانی بە جوانی لە بۆ دیاری بکات، چونکە ئەنجامەکە ڕەنگە جیاواز بیت لە کەسێکەوە کە ئەزموونی زۆرە و لێهاتووە لە بۆ کەسێک کە ئەزموونی نییە و شارەزایی لێ نییە. دووەمیان ئەنجامدانی قورسە و وێنەکە ڕوون نییە لە نەخۆشە زۆر قەڵەوەکاندا بەتایبەت. تەوری زۆر دەبێتە هۆی ئاستەن
لە بۆ تێپەڕبوونی شەپۆڵەکانی سۆنەر و ڕوونی وێنەکە تێکدەدا. سێمیان دەمارەکانی حەوز و سک بینینیان قورسترە، واتە ناتوانین بە جوانی ئەو دەمارانە بینین چونکە لە قوڵایی زیاتردان و بەهۆی بوونی گاز لە ڕێخۆڵەدا زۆرجار وێنەیەکی ڕوونمان دەست ناکەوێت. ئەمەش وا دەکات پشت بە تاقیکردنەوەی تر ببەستین. کۆتا ئاستەنگ ئەوەیە کە هەمیشە ناتوانین بە دڵنیاییەوە خوێنمەینە نوێیەکە لە خوێنمەینە کۆنەکە جیا بکەینەوە، بەتایبەتی ئەگەر خوێنمەینە کۆنەکە بە تەواوەتی ڕێکخراو نەبووبێت و لەوانەیە وێنەکەی لە خوێنمەینێکی نوێ بچێت.